بینەرانی ڕۆژنی ساوتان لێبێت لەسەر ئەم جادەیە پێشنیڕۆی ئەمڕۆ لە شەقامی بەختیاری لە شاری سلێمانی نووسەر و ئاکادمیسیان و ئەندامی ناوەندی لێکۆڵینەوەی ژنۆلۆژی و لە هەمان کادا چالاکوانی بواری ژنان ناگەهان ئەکات سەر کە خەڵکی شاری کۆنیای باکووری کوردستانە لەسەر ئەم جادەیە درایە بەردەستخۆشی گولە و دەست بەجێ شەهید بوو و بکوژەکەژی دوای ئەنجامدانی ئەو تاوانە هەڵهاتووە. لەبارەی ناسنامەی ئەو شەهیدەیە کە ناوی نەگەهان ئاکارسەر بووە خەڵکی شاری کۆنیا بووە لە باکووری کوردستان و هاتۆتە باشووری کوردستان چالاکوانی بواری ژنان بووە لە ماوەکانی ڕابردوودا لە چەندین کۆڕ و سیمینار و پانۆل و چالاکی جیاجیا سەبارەت بە پرسی ئازادی ژن و ژنۆلۆژی کە واتای زانستی ژنە بەشداری کردووە و ڕێخەری چەندین چالاکی تایبەت بووە بە ژنان و لەمان کادا نووسەریش بووە و نووسینەکانی لە چەندین گۆڤار و ڕۆژنامەی جیاواز لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە دەرەوەی وڵاتیش بڵاو بوونەتەوە و لە ماوەکانی ڕابردوودا لە چەندین کەناڵی تەلەڤیزیۆنیدا بەشداریان کردووە وەکو چاپێکەوتن و کۆلێدوان لەبارەی پرسی ئازادی ژن و ناوەندەکان کە ناوەندی لێکۆڵینەوەی ژنۆلۆژیە جێگەی ئاماژەیە لە ماوەی ڕابردوودا یەکێک لەو دەستگا ڕاگەیاندانەی کە بەشداری تێدا کردبوو ئاژانسی هەواڵی ڕۆژ نیوز بوو کە چاپێکەوتنیەک بوو لەگەڵیدا ئەنجاماندا بوو سەبارەت بە زانستی ژن و پرسی ئازادی ژن. جێگەی ئاماژەیە بڵێم ئەم جێگەی کە نەگەهان ئەکەرسەری تێدا شەهید کراوە تەنیا 100 مەتر لەو شوێنەوە دوورە کە لە ماوەی ڕابردوودا زەکی چەلەبی خاوەنی ڕێستۆرانتی دەنیز تێدا شەهید کرا هەتا ئێستا بکوژانی زەکی چەلەبی بێگومان نەدۆزراونەتەوە نەدراون بە دادگا و هێزە ئەمنیەکانیش هیچ چۆنکردنەوەیان نەداوە و جێگەی خۆیەتی بڵێم هەر ئەمڕۆ چ ڕۆژ تێدەپەڕێ بەسەر شەهیدکردنی مامۆستا شەماڵ سوهەیل خورشید لە شارۆچکەی کفری لە گەرمیان و تا ئێستاش بکوژانی ئەویش نەدۆزراونەتەوە و بە سزای خۆیان نەگەیشتن. لە ئێستادا تەرمی نەگەهان ئاکەرسەر گەێنراوەتە پزیشکی دادی سلێمانی و هەوڵماندا کە بچینە شوێنی ڕووداوەکە بەڵام لەبەرەوەی کە تیمەکانی ئاسایش و تیمەکانی لێکۆڵینەوە چونەتە شوێنی ڕووداوەکە ڕێگەیانەدا کە کامێرەکەمان ببێنە سەر شوێنی ڕووداوەکە.